زنجیرەیەک ڕووداو لە داقوق کوژران و برینداربوونی 15 کەسی لێکەوتەوە. شەوی 24 مانگ 5 گول لە هاوەن ئاڕاستەی گوندی دارای سەر بە قەزای داقوق کران. یەکێک لەو گول لە هاوەنانە لە ماڵێکی گوندەکەدا کەوتە خوارەوە و بەهۆیەوە 4 کەسی خێزانەکە بریندار بوون کە لە دایک و باوک و 2 کوڕ پێکهاتبوون. پاش گواستنەوەیان بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکەیەوە دایکەکە گیانی لەدەستدا. ڕوونیە کە هێرشەکە لەلایەن کێوە ئەنجام دراوە. پاش هێرشەکەی سەرە و گوندەی داقوق پۆلیسی فیدراڵی بەرەو شوێنی ڕووداوەکە چوون. هاوکات دەزڕێژی گولا لە ئۆتۆمبیلێک کراوە کە 2 خێزانی عەرەبی تێدا بووە. زایر بەکر ئەندامی ئەنجومەنی قەزای داقوق بە پەیامی ڕاگەیاند ئەو هاوڵاتیانە لە کاتی بردومانی گوندی دارا بەرەو داقوق هەڵهاتوون. بەڵام با دووری 300 مەتر لە نزیک بازگەی پۆلیسی فیدراڵی دەستڕێژی گولەیان لێکراوە. ئەو 2 خێزانە کە لە 10 کەس پێکهاتبوون 9 کەسیان گیانیان لەدەستدا و تەنیا منداڵێکی 2 ساڵ بە برینداری ڕزگاری بووە. دواتریش هەر 9 ئەندامی خێزانەکە لە تەنیش یەکەوە بە خاک سپێردران. پاش گواستنەوەی کوژرا و بریندارەکان بۆ نەخۆشخانەی داقوق پۆلیسی فیدراڵی ڕێگری لە چوونەژوورەوەی پۆلیسی تاوان کردووە بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە. بۆ هۆیەوە پێکدادان ڕوویداوە و ئەفسەرێکی پۆلیسی تاوانی داقوق لەلایەن پۆلیسی فیدراڵیەوە کوژراوە. ئەو ئەندامەی ئەنجومەنی قەزای داقوق دەڵێت ئەفسەرا کوژراوەکە برازای سەرۆکی ئەنجومەنی قەزای داقوقە و بەنەتەوە تورکمانە. هەروەها لە بنەماڵەیەکی دیاری شیعی ناوچەکەیە و ئێستا بنەماڵەی ئەفسەرەکە داوای ڕادەستکردنی بکوژەکە بە حەشدی شعبی دەکەن و داواش دەکەن پۆلیسی فیدراڵی ناوچەکە چۆڵ بکات چونکە پێیان وایە بوونەتە هۆکاری تێکچوونی ئاسایشی ناوچەکە. درەنگانێکی شەویش لە پاش ڕووداوەکان بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخی قەزای داقوق لیوا ڕوکن حامد زوهەیری جێگری فەرماندەی ئۆپەراسیۆنی کەرکووک و عەلی کەمال فەرماندەی پۆلیسی کەرکووک چوونە نێو قەزاکە. لا کۆبوونەوەیەکدا لەگەڵ خەڵکی ناڕازی بەڵێنیاندا بکوژی ئەفسەرەکەی پۆلیسی نەهێشتنی تاوان ڕوبەڕووی یاسا بکرێتەوە. بەهۆی دروستبوونی بۆشایی ئەمنی و کەمی توانای هێزی پۆلیسی فیدراڵی لە ناوچەکە ڕۆژانە کێشەی ئەمنی لە سنووری داقوق دروست دەبێت و هاوڵاتیانی مەدەنی دەبنە قوربانی. ترس و دڵڕاوکێش وای کردووە کە زیاتر ناوچە کوردنشینەکان چۆڵ بکرێت.